لەم کاتەیە زۆر پێویستی بە دەستی هاوکاریە بۆ ئەوی لە هەر لایەنێکەوە بتوان هاوکاری بکەن لە بابەتی پاکردنەوە بەداخەوە کە بەغا وای لە کەرکووک کردووە ئەم شارەی کە شاری زێڕینە پارەی پاکردنەوەی شاری زۆر کەم کردەوە بووە هۆی ئەوەی کە کۆمەڵێکی زۆر چەند خۆی لە 100,000 تن زیاتر لە زبل و خۆڵ و خاشاک ئەگرێ لە شارەکەیە هەر لەم بابەتە با بڵێن پێش ئێمە چەند هەفتەیەک لە کۆبوونەوەیەکی محافەزەیە هەستین بە دانانی ئاینەن پلانێکی هەڵمەتی پاکردنەوە بە هەماهەنگی لەگەڵ هەموو دام و دەستگا خەدەمیەکانی کەرکووکە و چەند لایەنێکی تریش بەشدار بوونە وەکو اتحادی مقاولین و غرفەی تیجارە و با بڵێن وەبەرهێنەرەکان بەداخەوە کەرکووک ئێمە ینی ئەوایە بەغا نەیەڵایە بگاتە ئەو ئەستەی کە لە بواری پاکردنەوەی مەوامان بەسەر بێ هەموو لایەکەوە دەستی هاوکاریمان بۆ درێژکەن ئەوایە ئێمە کەرکووک ئەم شارە دەوڵەمەنە خۆی دەستی هاوکاری بۆ هەموو لایە درێژ کردایە بۆی هاوکاری بکردایە بەڵام چی بڵێن ئێمە داوای لێبوردن لە خەڵکەکەکەین کە بەغا کەرکووکی گەیانە ئەو ئاستەی خۆڵ و خاشاک تشنەی لە شارەکە کردووە و تەنگی لە هەموو خەڵک چنیوە ئینشاءڵڵا بەم هەڵمەتەی ئیداری یەکێتی هەموو ئەو شتانە کەمە بێتەوە و بەڵکو تاکەوەی بکرێت پارەی پاکردنەوە چاکرێتە ئێمە وەکو ئاماژەم پێدا ئەم ئالیاتانە نزیکەی با بڵێن زیاتر لە 40 گەڵابە بەس لە ئیداری گشتیەوە هاتووە ئەم 40 گەڵابەیە هەریەکی 4-5 کاروان نزیکەی 4 بۆ 5 کاروانەکەن هەر کاروانێکی نزیکەی ئەتوانین بڵێن لە 8 تا 10 تن هەڵئەگرێ ینی تۆ ڕۆژانە کەمێتێکی زۆر لەم بابەتە کەمەکرێتەوە و بۆ ماوەی نزیکەی مانگێک ئەتوانین بڵێن تا حدێک زۆر لە زبل و خۆڵ و خاشاک لە شارەکە کەمە بێتەوە بەڵام ئەمە بتوێنێتەوە بۆ ماوەی مانگێکە ئەبێ ئیدارەی کەرکووک و هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە خۆشمەوە لە خەمی ئەوەیە بین کە بتوانین بۆ مانگی ئایندەی دوای ئەوە چی بکەین من لەگەڵ محافزی کەرکووکە گفتوگۆم کردووە چەند جارێ و لەگەڵ پەرلەمانتارەکانە لە بەغا من هەر لەم نزیکانە بێ بڕۆم بۆ بەغا بۆ ئەوەی بتوانین فشار بخینە سەر بەغا هەر چۆنێک بێ پارەی بڕە پارەی تەرخانکرا بۆ پاکردنەوەی کەرکووک چاک بکرێتەوە دۆخی جارە بەداخەوە ئەوەی لەم شارە گوزەرەیە بەڕاستی دۆخێکی زۆر خراپە کە دەسەڵاتی ئەم شارە بەرامبەر پێکاتەکانی کەرکووک پەیڕەویەکات کەرکووک لە ڕووی داراییەوە شارێکی زۆر دەوڵەمەندە بەداخەوە ئێستا وای لێ هاتووە کەسانی دەوڵەمەند بە خەمی ئەم شارەوەتێن وەکو لە پێشینەیە ئەزانین یەکێتی لە سەرجەم پرسەکانی ڕابردووە لە ڕووی ئەمنیەوە لە ڕووی خزمەتگوزاریەوە بە ڕووی ئەم شارەوە بە دەنگی ئەم شارەوە هاتووە بەڵام ئێستاش عینەن دیسانەوە خۆی بە خەمخۆری کەرکووک و کەرکووکیان ئەزانێت بە دەنگی کەرکووکەوە هاتووە ئەم حملەی ڕاگەیاندووە بۆ چەند ڕۆژێک بەردەوامە بێت هەڵەسێ بە پاکردنەوەی سەرجەم ئەو خۆڵ و خاشاکەیەکە لەم شارە دانراوە ینی بین بووە بڵاو بۆتەوە ئیدارەی شاری کەرکووک لە ڕابردووە نەیتوانیوە ینی ببێتە پارێزەری کەرکووک و کەرکووکیان بۆیە گەندەڵی و فەسادی ڕووی تێکردووە ئەمەش زۆر بەڕاستی زۆر خراپە بە خراپی ئەشکێتەوە بەسەر ئەم ئیداری شاری کەرکووکە شاری کەرکووک لە ڕووی زبل و خاشاکەوە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ئیدارەی شارەکە بەجددی ئەم شارەی زۆری هەمال کردووە لەو ڕۆوە و دیار وەک دەبینن خۆتان چواردەوری شار و قەراغی شار هەمووی زبل و خاشاکە هەر ئیدارەی شارەکە نییە هاوڵاتیانش لەو ڕۆوە کەم تەرخەمن چکە هاوڵاتیان هەر شتێکیان دەستکەوێت لە هەر شوێنێک بێشتە زبل و خاشاکی خۆیان فرادن بە هەمان کاتیشە ئیدارەی شارەکەش کەم تەرخەمە چکە چەند کۆمپانیایەکەی ئەو کۆمپانیایە بە تەواوی ئیشوکاری خۆیان ناکەن بۆ نمونە کە کۆمپانیاکان دێن گەڕگەکان پاکەکەنەوە داوا لە ماڵەکانەکەن پارەیان بدەنێ ئەگەر بێت و هەر ماڵێک پارەیان نەداتێ بۆ جاری دوایی نایەت زبل و خاشاکی ئەو ماڵا فڕە بدات ئەم کەم تەرخەمێش دەگەڕێتەوە بۆ ئیدارەی شارەکە و بە تایبەت دوای 16 ئۆکتۆبەرەوە ئەم دۆخی کە ئێستا بەم شارەدا تێپەڕێت چەنە شاری کەرکووک بە شارێکی دەوڵەمەند و بە زێڕی ڕەش ناسراوە لە هەموو جیهانە
زیاتر حزبەکان و ئیداری شاری کەرکووک و ئەو ململانەی کە لە نێو حزبە کوردیەکاندا هەیە بە تایبەتی ئەو حزبانەی کە لە دەسەڵاتان وای لەم شارە کردووە کە بارودۆخی بگاتە ئێستا و بگاتە ئەم کاتە و ئەو شێوەی کە ئەیبینن بەڕاستی شاری کەرکووک سیمایەکی زۆر ناشرینی هەیە.